جا کوردستان 24 و برنامه بوده هاتو سلاف بوه قالك زورن او كاسين خدمتهم ملتي كن هر جهه هبن ليكي من اوين بشتي تمني خانن شين كرني اختصار خدمت كرني بردامن به جارب طيبتي كساتيه ما كساتيه ك سر راي خانن شين كرني جيل سر خدمتي بردام ام دي جي برسيم طيبتي جي تيبيني بشنيارتون جويوان كردين في جاره چنه جوات نرين عراقي كار لسر چه خاله كيبكن داكو خدمتهم ملتي زيرتر بيتكرن قال ما دابن عمل هوليري دی کساتی وی جاره کو خدمت کزور مروفاتی پاراستن اولهیات ناف باجر او رک خستنا هاد نوچونال سرجاده آکری سر رای خانه نشین کرنیجی لی هر خدمت کرنی دای بردامه میوان ما افرو کساتی وی جاره ما مستو عمید خانه نشین کری عمید قادر صدیق میوان ما جناب عمیدی گلک سپاس بوده میوه سپاسو پیزانین بو ام دیمانی که لگم منا سازی دکن امیدوارم تمام درێژ بێ و کوردستان ئاودان گەلێک سپاس بوو هەم با دەرگای بەرنامەکە بکەینەوە بە تایبەت بانگەشەی هەڵبژاردن ڕۆژ لە دوای ڕۆژ گەرمترە بی بەڵام ڕەنگە کەسێک بڵێ چ پێویستەکە هەموو 4 ساڵێک جارێک یان چەند ساڵ جارێک بچین و انتخابات و بەشداری هەڵبژاردن بکەین تێڕوانینت لە بۆ هەڵبژاردن بەشداریکردن یان نەبەشداریکردن مەسەلەی هەڵبژاردن 4 ساڵ جارێک بۆ دەنگدان مافی هەر تاکەیەک لەم کوردستانەدا هەیە بەڵام من مەسەلەی هەڵبژاردن وا نابینم خەڵک بەو شێوە کە تەشەنوع دەکا و تایەکی گەرمی لێ ئەمانە من وای ئەبینم وەکو چۆن جامی جیهانی 4 ساڵ جارێک کێبڕکێ ئەکەن بۆ بردنەوەی ئەو جامە بۆ ئەو کاسی جیهانیە جوانە ئەو یاریکەرانەی کە چاک ڕایان کرد ئەو ڕاهێنەری کە باش ڕابەرایەتی کردن و فێری کردن ئەو یاریزانانەی کە ئیرادیان بەقوت بوو جامی جیهانیە بنەوە اینجا بوو بەغدا ڕاهێنەر و یاریکەری باشمان هەیە بۆ ئەمجارە لە بەغدا ئەوەی ڕاهێنەری چاک بێ گوزەشت ئەو ڕاهێنەرە چاکانە بڕوا ناکەم بەڕای من یعنی تیانە نبینم ڕاهێنەرێکی چاک و ئەوەن بە شێوەیەکی ڕێکوپێک ڕاش بکەن ئەگەر ڕاش بکەن ڕێگریان دەیەکە یعنی مامۆستا قادر هەبا لەوەش بپرسم ئەم تایفە گەراتیەی لە بەغدایان لە عێراق هەیە وای کردووە کە عێراق پێش نەکەوێیان هەر دواکەوتنی پێوە دیارە شەڕ و مەشاکلی زۆری هەیە خۆی ئەوە هۆکارێکی زۆر سەرەکیە هۆکارێکە کە تا ئێستا نەیهێشتووە عێراق بچێتە سەر پێخۆی و ئەو عێراقە دروست بێتەوە کە بەرژەوەندی هەموو ئەو خەڵکانی کە تیا دەژین فراهەم بکرێ دوای ئەوە لە هەمووی گرنگتر یعنی ئێستا کێبڕکێیەکێ لە بینی چەند دەوڵەتێکە لە ناو عێراقدا کێبڕکێکانەکەن کە ئەوە زەرێکی گەورە بۆ عێراقیەکان زەرێکی گەوری بە عێراقیەکان بەجێهێشتووە تۆی ئەمەی کە ئێستا من دەیبینم ئەم انتخاباتانە ئەم هەڵبژاردنەی کە لە عێراق ئەنجام بدرێ یعنی بە قەنەعەتی من کەمن ئەوانەی کە حەز لە بوونی عێراقێکی سەربەخۆکەن ویان ئەدرێ ناهێڵن لەبەر ئەو ململانەی کە پەیدا بووە من بەوەی ناوزەنگ دەکەم کە ململانەی نێودەوڵەتیە یعنی وڵاتانی چواردەور و بەرژەوەندی وڵاتەکان لەناو عێراقدا کاریگەری خراپی بەجێهێشتووە بێژگە لەوەش مەسەلەی شکەی زۆر گرنگ هەیە کە من ڕەچاویەکەم عێراقیەکان وەکو بڵی ئەوانەی عێراقچێتی ئەکەن و عێراقی ئەسرین تەجاوزی ئەویان کردووە کە وڵاتانی دەوروبەر ئیشیان لە تێکدا یا تەجاوزی ئەوەکەن کە وڵاتانی ئیقلیمی مەسالیحی خۆیان بپارێزن و مەسلحەتی عێراقیەکان برێن بەلاوە بە کورتیەکەی دەتوانی بڵێن ئەگەر عێراقچیاتی یان تایفەگەراتی لەناو عێراق نەما پێشکەوتنی پێوە دیارەبی خۆی بە تەبیعەتی حاڵ ئەگەر ماڵێک تەداخلاتی لەسەر نەبێ ئەگەر ماڵێک چاوی لەسەر نەبێ یاخو ئەگەر ماڵێک معاملەی لەسەر نەبێ ئەو ماڵە بە ئاسایی ژیانی بەڕێوەچێ عێراق تۆ من وەکو ماڵێک عێراقم بچوو کردەوە بەڵام تۆ ماڵەکە گەورەکە وەکو عێراق سێریکە عێراق ئێستا بە سەدان ئەحزابی تیا دروست بووە بە سەدان ناری عێراقی تیا دروست بووە بە سەدان خەڵکی تیا دروست بووە کە نایانەوێت عێراق
بچێتەوە سەر سکەی خۆی و هەتاکو لەم انتخاباتەش تۆ ئەی بینی بزانە من بە قەناعەتی من بڕوا ناکەم خەڵکێک بیباتەوە کە ئەسڵەن عێراقین یعنی کە عێراقچێتی ئەکەن کە مافی ئەویان هەیە کە عێراق بخەنە سەر سکە و عێراقێکی یەکگرتوو لە 2023ەوە تا ئێستا هەمووی ململانەیە ململانەکانیش کاریگەری زۆر خەتەری خراپی بەسەر عێراقیەکانی هێناوە چ لەباری ئابوووریەوە چ لەباری ئاسایشەوە یعنی بەڕاستی ئەمە ئەگەر بەم شێوەیە بڕوا عێراقێک نەماوە پێی بڵێ سیادی عێراق نەماوە تا ئەم دقەیە کە من ئەیبینم سیادی عێراق نابینم وەکو عێراقێک کە سەربەخۆ بێ و ئیستیقلالەتی خۆی هەبێ و بتوانێت ئیشەکانی خۆی بەڕێوەبەرێ و هەی تێڕوانینت لە بوو عێراقی داهاتوو ئەگەر بەم شێوەیە بڕوا من قەناعەتم نییە عێراق وەکو چۆن ئێستا سیادەی لاواز بووە بڕوا ناکەم لە ئایندەشە عێراقێکی یەکگرتوو دروست بێ یا عێراقێک دروست بێ بۆ بەرژەوەندی هەموو عێراقیەکان بێ بە هەرێمی کوردستانیشەوە نایبینم یعنی ئەو خەڵکانی کە قیادەی ئەحزابەکانی عێراقیەکەن هەر هەموو ئەوانە خەڵکی تایفەگەرین خەڵکی مەذهبین خەڵکێکن ئیمانیان بە ئەو میلەتە مەزڵومە نایەتەوە ئیلام حیزب لێنە وەکو بڵی هەر یەکە دوکانێکی دانا و ناوی ناوە حیزب ئەمە خەتەرێکی گەورە لەسەر بەرژەوەندی هەموو ملەتی عێراق دروست جەبا ئەم جارە بێمە سەر ئەو بوارەی کە خزمەتێکی زۆرتان کردووە لەو بوارە کە هاتوچووە یاساکانی هاتوچوو لە عێراق چوو نەبینێن چپی مەسەرەن لە چ لایەنێک پێویستە کە ئەم جارە گۆڕانکاری بکرێت لە یاساکانی هاتوچووی عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق خۆی بەداخەوە لە عێراقیش و لە ناوچەکەش هاتوچۆ مەترسیدارە چونکە هەچی بەشەرەتیە لە گوۆی زەویە هاتوچۆکە هاتوچۆکردنیش بۆ پەیداکردنی بژێوی ژیان و بە چارەسەرکردنی ئیشی ڕۆژانەتە بەڵام بەداخەوە هاتوچۆ لە بەتایبەتیش لە عێراق هەتا لە زەوروبەریش یعنی چارەسەرێکی وای بۆ نەدۆزراوەتەوە حەدی ئەدنا کە ئەو کێشە و گرفتانە تۆزێک کەم بێتەوە کە تۆ ناتوانانی بنبڕی بکەیت هیچ ئەو ڕووداوانە ناتوانانی بنبڕکەی بە چەندین هۆکار بەڵام ئێستا من ئەوەی کە لە عێراقا چەندین جار ئێمە داوامان کردووە یاسای هاتوچۆ هەموار بکرێتەوە ئەو یاسایی هاتوچۆیە هەتاکو کە ئێستا ئێمە ئیشپێکی یاسای ژمارە 2004 بەڕاستی هەمووی گرفتە هەر هەموو یعنی بگۆڕدرێ چەندین خاڵی سەرەکی تایە ئەبێ هەموار بکرێتەوە کەڵکی نییە بۆ ئەوەی کە تۆ کاری لێ بکەیەوە بە تایبەتیش لە هەرێمی کوردستان ئێستا بەسپاسەوە بەڕێز وەزیری ناوخۆ بەجددی بە دوواداچوون بۆ چاکسازی لە بواری هاتوچۆکە بەڵام بەم شێوەیە بمێنێتەوە مەترسیەکی گەورە سەر ژیانی هەر هەمومان دروست دەبێت کە بەڕاستی تۆ ئەبێ لە بواری مۆڵەتدانە کە ئەوە زۆر گرنگە ئەبێ شوفێر دروستکەی نەک هەر یەکسەر مۆڵەتی بیتێ ئێستا جیاوازیەکی بەرچاو ئەبیندرێت لە شارەکانی هەرێمی کوردستانە یەکە بە کەیفی خۆی و مۆڵەتی لێ خوڕینەدا و چاکسازیش لە بواری هاتووە ئەبێ ئەم یاسایە بگۆڕێ بە یاسایەک بێ کە بگونجێ لەگەڵ ڕۆژگاری ئەمڕۆی هەرێمی کوردستانە لەگەڵ حاڵەتی جەرمی خەڵکی کوردستانە لەگەڵ ئەوەی کە ئەم ڕوودا و کارە ساتانی کە ڕوو ئەدەن بە دوواداچوونی جددی بۆ بکرێ هۆکارەکەی چییە زاندا هۆکارەکەی چیە بێ بۆ چارەسەرەکەی بگەڕین لەبەر ئەوە ئەم یاسای هاتوچۆیی کە ئێستا ئێمە کاری پێەکەین و کە لکاین بە عێراقەوە بەڕاستی ئەگەر گۆڕانکاری بەسەرانەیە یاسای هاتوچۆ من زۆر بەکەم و کوڕیە بین ئەم جارە باسی خانەنشینکردن بکەم ئێوە وەکو کەساتێک کە خزمەتی زۆرتان کردو بەڵام ئێستا خاننشینن لە عێراق ئەم جارە چی بکرێ لەلایەن ئەو کەسانەی کە دەبنە نوێنەری خەڵک لە پەرلەمانی عێراق بوو ئەو کەسانەی کە خانەنشین کراون ئایا بە پێویست خزمەتیان نەکرێ یان نا چی بکرێ باشترە بەڕای من لە عێراقا هەموو جونگەکان داڕزیون لە عێراقا ئەو عێراق نەماوە کە تۆ بڕواو پێ بێ بەداخەوە مادام ئێمە وەکو ئاماژەم پێکردەکەین بە عێراقەوە من حەزەکەم عێراقێک بێت ئەو عێراقا بەرژەوەندی سەرجەم تاکە عێراقی پارێزی لە هەرێمی کوردستانەوە هەتاکو وەسە بەڵام ئەوەی من تێبینی یەکەم نەک هەر مەسەر خودەوە خانەنشین هەر بەلاوەنراوە خانەنشین سەرچاوی پێشکەوتنی هەموو کۆمەلگایەکە لە دنیا ئەگەر ئەو خانەنشینانە پرسوڕایان پێ نەکرێ یاخو
لیژانیان لێ دوور نەگریا و کەسایەتیەکانیان لێ هەڵنەبژێرێ بۆ کەڵک وەرگرتن هەتا لە بواری هەڵبژاردنیشە ئەوانە هەموو خیبریان هەیە بەڵام لای ئێمە لە وڵاتی عێراق خاننشین بەڕاستی زڵمێکی گەورەی لێکراوە ئەم خاننیشانی کە ئێستا بەلاوەنراون هەر یەکە لە اختصاصی تایبەتمەندی خۆی هەیە هەر یەکە لە بوارێکە شارەزایەکی هەیە بەقەی دنیاە ئەم هەموو وڵاتی کە دروست کراوە کێ دروستی کردو هەموو عێراقیان دروستیان کردووە بەڵام لە عێراق هەر نەکخان هەموو خەڵکەکان و هەتا خاننشینەکانیش بەداخەوە بەرژەوەندەکانیان نەپارێزراوە و بانگیشیان ناکەن بۆ هیچ پرسیارێک کە ئەوە نەتیجە تۆ هەر احتیمال بکەیتە سەر فکری یەکێک دوان بابەسییان چاکترە بە چوار چاکترەوە بە تایبەتیش ئەو خاننیشانی کە ئێستا من دەیان بینم کۆمەڵی عەقڵ و معریفەن کۆمەڵێ زانستن کۆمەڵێ ئەو وڵاتی کە کاتی خۆی هەر وڵا هەموو وڵاتەکانی دنیا ئەوانی کە بەرەو پێشیان بردووە ئینسان و ئینسانیش تەمەنی هەڵکشاوە و خاننشین بووە بەڵام ئەمانە خیبریان هەیە پێویستە ڕاوێژیان پێ بکرێت ئەvە ئاخفتنە و پێشنیارە تایبەتیژی کەساتیەکی وی باژێری و وی کوردستانی بیم تایبەتیژی ئاخفناویە هەمیە گرنگتر ji بووی نونەرێن vê carê çine civata nerên Iraqê ew ku ji bo xizmetkirina milletî divê hîn Kurdbûn û yekbûnê bixine pêşiya her tiştekî. Hêviya me jê ew her şad.